سورة كهف لدو حالة هۆشداریە دا بە رسول الله صلى الله عليه وسلم. حالتي يكميان ولا تقولن لشيء إني فاعل ذلك غدا. وبا قريش سوت بيعني جواب تيمو أبو أبوتا إن شاء الله جواب تيمو يعني يمشتك لدى صلاة الله جل جلاله كآية بيعني جواب تانيمو ياخدنا لا أبو خوب لي بيعني جواب تانيمو ويا زانانا فرمونا ما هۆشداریە کە داوێتی بە رسول الله صلى الله عليه وسلم کە بۆ هیچ شتێنەڵێ ئەوە ئەکەم لە ساسە بەیانی ئەوە ڕوئەیە لە ساسە بەڵکو چی بڵێ إن شاء الله. بۆیە ئەمە بۆ رسول الله وابوو بێ صلى الله عليه وسلم بۆ ئێمە ئەولاترەکە ئاگامان لەو شەی إن شاء الله بێ بەکاری بێنین لە هەموو حاڵەتێکە بۆ هەموو کارێک یەقینمان نەبێ و بڵێن لە 100% شتەوایە. هۆشداری دووەمیان بۆ رسول الله صلى الله عليه وسلم لبارەیەوەی کە زۆر خەفەتە خوا کە قوڕیش ئیمانی پێنایە فلعلك باخع نفسك على آثارهم لم يؤمنوا بهذا الحديث أسفا. خەریکە خۆت لە ناوەبەی بە ئازار و ناڕەحەتیەوەی کە قوڕیش باوەڕە پێ ناهێنێ باوەڕ بۆ کتابە ناهێنێ کە پێمان داوی و باوەڕ بە تۆ نایانێ کە پێغەمبەری خوای صلى الله عليه وسلم. لێرە پرسیارێک دێتە پێشەوە ئایا رسول الله صلى الله عليه وسلم هەڵەی کردووە آياتكان بيالي غلط كردوه لو حالتانية ياخدنا. طبعا رسول الله صلى الله عليه وسلم لطواوي وآياتاني تريشاك وعبس وتولى وغير يويش عفى الله عنك لما أذنت لهم طواوي وآياتاني كالقرآن هاتوها لي نكردوه ولا ما فرمون بلكو مخالفي أو لا يكردوها يعني لبيني باش وباشترا أو بباش شوى أبو باشترا بشوى يقنا بلي هلا يكردوه هلا ينكردوه رسول الله صلى الله عليه وسلم بۆیە ئەمانەی کە هاتووە لە قورئانە هەندێک کەس وا سەیرێکا کە وەکو کەسێکی ئاسایی و هەڵەی لێوەشاوەتەوە خوای پەروەردگار محاسبە کردووە نییە مخالفەی ئەولای کردووە الله جل جلاله و ڕێنمونی کردووە هۆشداری پێداوە بۆچی بۆ هەڵبژاردننی ئەولا. ئەمە بابەتێکی عەقیدەیە زۆر گرنگە لە زۆرێک لە گومڕاکان ئەڵێن پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئیجتیهادی کردووە نەی پێکاوە واڵێ خوا بۆی ڕاست کردووە وأعلن بلام رسول الله شتيوانية اجتهادي كردبوني كان مخالفة ولا يكردو الله جل جلاله باراسويتي لوش راست أخو وحيدا بزانو وباشتركي بيبشان دا وهالي بجاردو الليرة قمرا وسلي شواكان هاتون قمرا لأحكام شريعة بكخن ببلغيه إلا قرآن أنا هاتوا اجتهادي رسول الله أتوين وري نقري سيرتان لينا كسانك يعني تفسيري قرآني النسي وعلى آياتي رجم لقرآن أبونينية شريعتي يهودية رسول الله موافقي أواني كردو اجتهادي خويبو دعينما لكاتك يباش أخو أما خلفاء راشدين شيئا بيكردو رجم زينة قاريان كردو صحابة لدواء إخوان همو علماء إسلام لكتب فقه كان همي تأمرج هاتوا يعني همي غلطي كردو اجتهاد بولا بيغمر صلى الله عليه وسلم تائرة تويكي دجال بيكاتو تويكي بلعام بيكاتو راسي كردو يعني مراسي وكارسات بوين بابتانا بيوندي هيبا عقيدة إنسان بيه أقداري بيه بابتي دوام صورتي كهفتش بيونديكي بإسراء وهي وكله كاري دابزينك يا رونبو سيبر سيارك داني كان جوابي لك يبو سورة إسراء بابتي دوام بريتيا لوي سورة إسراء آيتي أخيري أمر باتشيكا وسورة كهف آياتي سرداء باتشي دسبيدا سورة إسراء آياتي أخيري فرمي وقل الحمد لله الذي لم يتخذ ولدا ولم يكن له شريك في الملك ولم يكن له ولي من الذل وكبره تكبيرا. أفرمي أي مسلمان هلا بيغمري خواه صلى الله عليه وسلم هتاكو دعا مسلمان تو أم ذكر برمدة الحمد لله جام آيات أبوا قدرش لان بيوتري آياتي عزت كباسي عزتي الله كان جل جلاله بو بيوتري آياتي عزت لبروي معاذي كوري أنسي كوري مالقة فرمي رسول الله صلى الله عليه وسلم أم آياتي بآياتي عزتنا وبرد فيري من دالكاني شيكل وفيري قوركاني شيكل لنا وخانوادك إخوة حمدي الله جل جلاله دز بردار نبي بيت شيء دعي باسك إن حمد شيء وفضلي شيء لسرتني سوري كهفاك يسد شي نسيت ودان بوايا بنيك الله جل جلاله من ضالي نبوه
پێویستیشی بە منداڵ نییە. ئەو ئێمە این پێویستمان بە منداڵە بۆی ناومان بمێنێتەوە وە چەمان هەبێ، بۆ چونکە ئێمە ژیانمان نوقسانە کۆتایی دێ، حەزەکەین بە دوای خۆمانە نەوەمان هەبێ و کۆتایی نێبێ. بۆ نەسنە الله جل جلاله پێسی بۆ نییە، خۆی بەدیهێنەری زەوی ئاسمانەکان. بۆیە نە منداڵی کوڕ نە منداڵی کچ. منداڵی کوڕ کێ بۆی تەقریرە کرد؟ یەهود و نەسارا. منداڵی کچ کێ؟ مشریکین وەثەنیەکان. وا صاحبەشی نییە، یعنی هاوسەری نییە، پێویستیشی بە هاوتایەک نییە، وەکو خۆی وەکو مەجوسیەکان ئەڵێن خوای شەڕ و خوای خێر، وەکو کۆمەڵە لە گومڕەکانی ترکە ئەڵێن خوا خێزانی هەیە. لم يتخذ ولدا ولم يكن له شريك في الملك. والله جل جلاله بۆ خۆی خاوەنی مڵکە، کەس شەریک نیەتیە. ئەگەر مڵکێک هی تۆ نەبێت تۆ هیچ تەسەڕوفاتێکە توانی پێوەی بکەی ناتوانانی، نە بە شەرع نە بە عورفیش. هەموو مڵک هی الله جل جلاله. بۆیە ئەوانەی جگە لە الله بانگەکرێن بۆ ئەوەی لەناو ئەو مڵکەیە تەسەڕوفات بکەن بە کوفر و بە شیرک بانگەکرێن. بەڕاستی ئەو مالک الملک. هەندێک کەس وازانێ و قەبرەش لەم مڵکەی ئەڵڵایە دەسەڵاتی ئەو شەخصەش لەو مڵکەی ئەڵڵایە دەسەڵاتی نیەتی. و هەندێک کەس وازانەیە کەسانێک مەلیکن ئەتوانن دەستوریان بۆ داڕێژن و قانونیان بۆ دابڕێژن چی بەرن بەڕێوە مڵکی خوا، وەکو بڵێ خوای پەروەردگار بۆ خۆی یاسایدا نەڕشتووە بۆ مڵکەکەی خۆی بەڕێوە بڕوە، کە یاسای کەونیش و یاسای شەرعیشی ناردووە بۆ مڵکەکەی خۆی کە بەڕێوە بڕوە پێی. پاشان فەرمێ ولم يكن له ولي من الذل. ئینسان بۆچی پێویستی بە دۆست و هاودەم و ئەوانێ؟ لەبەرەوەی لاوازیەکانی خۆی پێپڕکاتەوە، لەبەرەوەی کەم و کوڕێکانی خۆی پێپڕکاتەوە. الله جل جلاله پێویستی بۆ نیە. تۆ کاتە وەلی خۆی دۆستایەتی تۆ قبوڵەکە، بەس بەو واتایانە کە پێویستی بە تۆیە، بە واتایی تۆ پێویستە بە الله جل جلاله. بۆی بەمایەتە وترایەتی عیزت ئەو پەڕی عیزت بۆ الله جل جلاله بڕیارە ئەدا لەناو ملکی خۆیان. پاشانە فەرمێ وەکەبیرهو تەکبیرا. کەبیرهو یعنی هەموو حاڵی تۆ با گەورەی ئەڵڵای تیا دەرکە، کە قساکەی گەورەی ئەڵڵا لە قسەکاندا دەرکە جل جلاله، کە ڕەفتارەکەی گەورەی ئەڵڵا جل جلاله لە ڕەفتارەکان تا دەرکە، کە بیر ئەەکەیتەوە و نیەت ئەهێنی لە ناو دڵ و دەرونیشتا با گەورەی ئەڵڵا جل جلاله و ڕەنگ بداتەوە. هەموو کردارێکە با لەبەر ئەڵڵا بێ، هەموو گفتارێکە با لەبەر ئەو بێ، هەموو بیر و باوەڕیشکیشێ با بۆ شێوە بێ کە ئەو لێی داوا کردووی و هەمووشی هەر بۆ ئەو بێ. ئەوە تەکبیری الله جل جلاله و هەموو ئەحواڵێکی خۆتە، ئەحواڵی ظاهریت و ئەحواڵی باتینیشت. ئەمە کۆتایی سوورەی ئیسراء کە بە دواشیا چی دەست پێەکە؟ سوورەی کەهف دەست پێەکە الحەمدولله لله. فەرمێ بڵێ الحەمدولله، لێرە ژێکسەرە فەرمێجی الحەمدولله. باشە